خاکپەروەر و دڵسۆزی کولتوری و هونەر دکتۆر تەها ڕەسوڵ چەپڵە ڕێزانێکێکن بەڕاستی ئەویش پەیوەندی پێوە کردم کە ئەوان دەستگای جەمال عیرفان خەڵاتی ساڵانەی زیرەکیانەیە کە بڕی بۆ ئەم ساڵ بڕی پارەکەی 5 ملیۆن دینارە پێشکەشەکان بە هونەرمەند محموود محەممەد بۆ مەبەستە خاتوو ئاشنا وتارە پێشکەشەکان کە لە دەستگای جەمال عیرفانەوەی تێرە خەڵاتەکەشی پێشکەشەکەن دیارە خەڵاتێک و ئەو خەڵاتە مادیەشەکە ئێمە بەڕاستی چی خۆیەتی نازانم چۆن سوپاسی بکەم بۆ هەر لێرە و پێڕاگەیاندم بۆ ساڵانی داهاتوو خەڵاتە بەڕەکەی زۆر گەورەترەکەن لەوەی کە چاوەڕوانەکەی هەر ساڵە و پشتیوانی ئێمە بنە سەرخستنەوەی کە خەڵاتی زیرەک پێشکەش بکرێ فەرموو کاتتان باش ئەزیزان زۆر دڵگەشت بووین بە ئامادەبوونتان سوپاستان دەکەم ئەگەر پشت و درێژ بن بۆ گوێگرتن لە وتارەکەمان زیرەک گەنجینەیەک لە هونەر و داهێنان زیرەک زۆرت کرد خزمەتی کورد ژینت لە پێناو هونەر بردەسەر بە ئەوە کوولە ژین نەحەسایەوە پەژارەی زۆری دی زۆر چەوسایەوە زیرەک ڕۆژگارت ساتێ بەبێ غەم نەبوو بەڵام لە هونەر هیچت کەم نەبوو من نیشتیمانێکم هەیە خاکی لە زێر خەڵکی لە گەوهەر و جوانیەک هاوتای مانگ بەڵام دەخ و هەزار داخ دوژمنانێکم هەیە لە درندەییدا لە هەموو درندەتر و لەڕق و کینەدا نییە لەوان کینە کێشتر ئەم نیشتیمانە پێشمەرگە و شەڕەڤان و گەریلای هەیە و خاک و نیشتیمان بە خوێن دەپارێزن و سەنگەری بەرخۆدانیان لە هەمبەر نهۆڵی و چەوسانەوە لە ناو بردووداناوە و بوونەتە چەقڵی چاوی دوژمن و داگیرکەر و خەونی لە ناوبرنی گەلی کوردیان لە گۆڕناوە ئێمە گەلێکین لە پێناو ئازادی و جوانی تێدەکۆشین و بڕیارمان داوە هەر دەبێ سەرکەوین و سەردەکەوین من نیشتیمانم خۆش دەوێ چونکە لە هەر دستە خاکێکی شەهیدێکی لە ئامێزە من نیشتیمانم خۆش دەوێ چونکە کەڵە نووسەرانێکی لە هەکبەدایە کە ڕەوتی مێژوو ئەدەب و بیر و هزریان لە چنگی دوژمنانێک دەرهێنا کە هەموو هەوڵیان سڕینەوە و بەلا ڕێدابردن و چاواشەکردن بووە من ئەم نیشتیمانەم خۆش دەوێ چونکە ئەگەر لەسەر چوەدارەکانی بولبولێک هێلانە نەکات ئەوە چریوەی دەنگی هونەرمەندانی کۆڵ بە خۆشترین دەنگی مەلان و هونەرمەندانی دنیا دەدات و ئاسمانی نیشتیمان پڕ دەکات لە ئاوازی ئازادی و خۆشەویستی ئەم نیشتیمانە کوردستانە خاکی کورد و گۆڕستانی دوژمنانە ئامادەبووان میوانانی ئازیز وەڕای سوپاسمان بۆ کۆمەڵەی هونەری میلی کوردستان و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بۆ ڕێخستنی ئەم بۆنەیە بە ناوی زۆر بەڕێز کەسایەتی نیشتیمان بەرپەروەر کەسایەتی خەمخۆری خاک و گەل و نەتەوە و هونەر و کولتور و ئەدەبی کوردی کاکتۆر تەها ڕەسوڵ و دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان و کۆمەڵگەی پەروەردەی ماگرێت و دامەزراوەی کەریمی ئالەکە بەخێرهاتنی تاک بە تاکتان دەکەین و خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لەم بۆنێدا و لە خزمەتی ئێوەی ئازیزدا شەرەفی ئەومان پێبەخشرا خەڵاتی زێڕینی زیرەک پێشکەش بە یەکێک لە هونەرمەندە هەرە دڵسۆز و نیشتیمان پەروەر و ماندووەکانی گەلەکەمان ئەزیزان دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان و کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و دامەزراوەی کەریمی ئەلەکە لە دامەزراندنیانەوە تاکو ئەمڕۆ بەدەیان کار و چالاکی و بەرهەمی ناوازەیان پێشکەش بە نیشتیمان کردووە لە گرنگترینیان چاپ و بڵاوکردنەوەی زیاتر لە 1300 نانیشان لە بوارە جیاوازەکان و ئەنجامدانی سەدان کۆڕ و سیمینار و زیاتر لە 7 دیدار بۆ کەسایەتی و بیرمەند و ئەدیب و تێکۆشرانی نیشتیمان بووە لەسەر ئاستی کوردستان و ئەمە سەرڕای ئەوەی کە پرۆژەی بەخشینی 100,000 کتێب بە ناوەندەکانی خوێندن و چاپ و بڵاوکردنەوەی سەدان پۆستەری ناودارانی کورد لە چوارچێوەی پرۆژە 1 ملیۆن پۆستەری ناودارانی کورد بە مەبەستی ناساندنیان بەنەوەکانی نیشتیمان و بە زیندوو هێشتنەوەیان و هاوکات ئەنجامدان و بەشداری لە دەیان پرۆژەی جیاواز و دابینکردنی پێداویستی پزیشکی و دروستکردنی بنکەی تەندروستی لە سەردەمی بەدای کۆرۆنا و هەروەها دابینکردنی سەبەتەی خۆراک و دروستکردنی ناوەندی خوێندن و پێداویستیەکانی ئەمانە دەیان پرۆژەی
جیاواز لە ئاستی نیشتیمانی لە بەشەکانی دیکەی کوردستان بەشێکن لە کار و چالاکیەکانی ئەم سێ کوچکەی کوردستان و بێگومان وەکو ئەرکی خۆیان لەم کار و چالاکیانە چ لە ڕابردوو و لە ئێستا و لە داهاتووشدا دەڕوان و بە هەمان توانای خۆمانەوە هەوڵی خزمەت بە نیشتیمان بدەین. وەکو دەزانێت هونەری میلی بزوێنەر و داینەمۆی مانەوە و گەشەکردنی هونەری هەموو گەلانی دنیاە و بەردی بناغی هونەری مۆدێرنە و دەکرێت بگوترێت هونەری میلی خوڵقێنەری هونەری مۆدێرنە و هونەرمەندانی میلی تێکۆشەر و پارێزەرانی فۆلکلۆر و هونەری ڕەسەنی هەر نیشتیمانێکن. هونەرمەند محمود محەممەد یەکێک لە هونەرمەندانەیە کە تەمەنێکی لە خزمەت بە هونەر و فۆلکلۆری کوردی بەخشیوە و ئەم ئەمانەت و ئەرکەی بە پیرۆزی و ئەو پەڕی خەمخۆری و هەوڵەوە بە ئەنجام گەیاندووە. ئەم خەڵاتە کە خەڵاتی زیرەکە ساڵانە پێشکەش بە هونەرمەندانی گەلەکەمان دەکرێت و ئەم ساڵ و بۆ یەکەم جار و لەم بۆنە پیرۆزەدا پێشکەش بەیەکێک لەو هونەرمەندانە دەکرێت کە ڕێچکەی گەورە هونەرمەندانێکی وەکو مامۆستا حەسەن زیرەک و هەمەی ماملێ و سید عەلی ئەزغەر و دەیان کاڵە هونەرمەندی بە زیندوی هێشتۆتەوە و تەمەنێکی بەخشی بە خزمەتی هونەر و کلتوری نیشتیمانەکەی. مامۆستای ئازیز لێرەوە پێت دەڵێن تۆش کەمت نەکرد لە خزمەتی هونەر و فۆلکلۆری کوردستان و 50 ساڵی تەمەنی بە نرخت بەخشی و کۆڵت نەدا تەمەندرێژ و لە ساغبی و هەر هەبی بۆ خاک و نیشتیمان. ئەزیزانم وەکو هونەرمەندی ئەزیز کاک ژەزای ساز ئاماژەی پێدا لە پاڵ بەخشینی خەڵاتی زیرەک بەکەڵە هونەرمەند زۆر بەڕێز محمود محەممەد لەگەڵ ئەوەشدا کەسایەتی ناوداری شاری سلێمانی و کوردستان خەمخۆری خاک و وڵات و هونەر و گەل و نیشتیمان و قەڵەم و کورد و کوردایەتی کاکتۆر تەها ڕەسوڵ خەڵاتێکی مادی کە ڕەنگە بە باڵای مامۆستا شتێکی زۆر کەم و بچووک بێ کە بە بڕی 5 ملیۆن دیناری عێراقیە دەبەخشێت بە بەڕێزیان بۆ هیواین کە بۆ کاری زیاتر و بۆ ڕۆژە خۆشەکانی تەمەنی بەکاری بێنێ. دووبارە بەخێناتن سەر و سەرچاوم. ئێستش هاوکارم مامۆستا وریا بێتە سەر ستێج بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە بە بەڕێز هونەرمەند محمود محەممەد. سپاس بۆ دیارێبەندەکەتان، سپاس بۆ دکتۆر تەها ڕەسوڵ، سپاس بۆ خاتوو ئاشنا. خەڵاتی بەڕێز لەگەڵ چەپکەگوڵی